بێبەشکردنی ئافرەتان لە میرات دیاردەیەکی زۆر با و تاوانێکی زۆر زۆر گەورە. لێ زۆر خەتەرە ئینسانی موسڵمان ئەو بابەتەی ڕەت کاتەوە. زۆر کەسێ دەرێ ئافرەت میراتی لۆ چییە؟ ژی میراتی لۆ چییە؟ خوش میراتی لۆ چییە؟ لۆ میراتی دەمەزاوای وە تێدەگا بە حەزی خۆیتی ئاگادار بە خوای گەورە کە باسی میرات دەکات دەفەرمێتن فەریضەة من الله. خوای گەورە دەفەرمێ فەرضە لایەنۆ دابەزێنرا. لێ بابەتی میرات تاقکردنەوەکی زۆر قورسی پیاوانە، چونکە پارە خۆشەویستە. زۆر جاران پیاو لۆ تاقکردنەوە دەناچتن، کابرا هەیە نوێژی دەکا مەزبوطە بە ڕۆژی دەبی سەدەقەی دەکا، بەس کە دێتە بابەتی میراتی مووی گرش دەبی، پێی ناخۆشە، لە قالبی قورسە، ئەرەوە چییە ژی میراتی لۆ چییە؟ خوش میراتی چییە؟ بابە شەرع خوای دانایە. تەماشاکە خوای گەورە کە باسی میرات دەکا، لە پاشەوەی بابەتی میرات تاو دەکا خوای گەورە دەفەرمێتن کە هەموو بەشەکە دابەش دەکات چەند لۆ چێ دەباتن، دەفەرمێت تیلکە حدود الله. خوای گەورە دەفەرمێ ئەو فەرمانە حدودی خوای گەورەیە. ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الانهار. خوای گەورە ئەوەی بەجێ خوا و پێغەمبەرەکەی بکات کە کومان دابەش کردە میرات بەو شێوەی تەطبیق کا و جێبەجێی کاتن، شوێنی چێن دەرەیە؟ شوێنی ناو بەهەشتەیە من تحت الأنهار خالدين فيها حتى تدمت لو باشتي وذلك الفوز العظيم. براستي أو براوي لو تنك بجي خواو بيغمبري كده عسلام أدي أو كسي بيرازي نبو، أدي أو كسي قوتي من خوش ملات لوتيا، أدي أو بابي أو داكو بابي دري ملاتنا دخوش كان لان قرن بس لخوتان لمن خدا باش كان أدي أو حكمتيا. خواي قد دفرني ومن يعصي الله ورسوله. خواي قد دفرني أو بفرماني خواو بيغمبرك يبكى كباسي بلات من لوجو كرديا ويتعدى حدوده أو حدودي كلمة دانا كو تطبيقنا كان بوشي وينكن يدخله نارا. خواي قد بناماندا خواي قد دفرني شوينت ناوندي جهنم خالدا فيها حتى تدمنيوا وله عذاب مهين. سبحان الله. وعذابتي سر شكرانت لبو آماده كرا او عذابي كوار رسوات دكاتر لبيناو تشي من نتيبيا من دارك نتيبيا والله كرك نتيبيا لبيناوي خوتشو جهنمكي والله او كري كاتو لبيناوي آماده كتكان لي بشكي لميلاتكي او براي كآماده لبيناو جنو من داركي خشكي لي بشكاتن والله او مصيرته او النص آتي قرآنية حتى تمشاكي بيغمبري خويدا فرميتي من قطع ميراثا فرضه الله ورسوله. بيغمبري خويدا فرمي هر كسك او فرضي كخواي گەورە داينايا او ميلاتي كخواي گەورە دابشي كده دري او هندلوي هر كسك او قطعك لي بيبش كاتن خشتي لي بيبش كاتن كتي لي بيبش كاتن من داش لي بيبش كاتن قطع الله به ميراث من الجنة. خواي گەورە باش لي بيبش دكاتن. سبحان الله. الجزاء من جنس العمل. لدنياي اتو باري لخشك محروم دكي اتو باري لك تاخذ محروم دكي بلام لقيامته خواي گەورە باش لي محروم دكاتن. لو اي بابا كان لو اي برايا كان ئاگاتان لەو بابەتەی بیتن چونکە پێغەمبەری خوای دەفەرمێتن ئاگاتان لە حەقی دوو ضعیفەکەی بی یەتیم و ئافرەتان، چونکە ئەو دوو کەسان لاوازن، ئەوان ناتوان بێن شەڕ لەگەڵ تو بکەن و پێشیان ناکرێ و ناشکەن لە پێناو پارێ، بەڵام ئەو مەسیرتە، بەڵام ئەو مەسیری قیامەتێتە، شوێن ناوەندی جەهەنەمێ. لێ لە پێناو ماری دنیای ئاگادار بە کەس لە میراتی مەحروم مەکە. لە هەمووی خەتەرتر چییە؟ لە هەمووی خەتەرتر ئەوەیە باب جاروێ ئەو وەسی دەکاتن، باب جاروەیە هانی کوڕەکاندا دەرێ ها و کوڕم لۆت ئەوە لۆت ئەدی خوشکان ئەدی کچەکانە دەرێوان لۆتیتیان زاوا لۆتیتی تەماشای ئەو حەدیسەیکە وەبی تۆزێک هۆش دەبێتەوە کە نەخۆت. تەماشاکە پێغەمبەری خوای دەفەرمێ ئین الرەجولە لەیەعمەل والمەرأەة بطاعة الله. دەفەرمێ ژن و پیاو هەیە جاروەیە عیبادەتی خوای گەورە دەکەن، زۆر دەچنە حەجێ بدێنەوە سەدەقەی دەکەن بە ڕۆژی دەبن، هەموو شتەکان مەزبوطە، زکری دەکات، شەو نوێژ دەکات، قورئان دەخوێنن. 60 سنە پێغەمبەری خوای دەفەرمێ 6 سارن عیبادەت دەکات، 6 سار یعنی کەواتە بەردەوام خەش عیبادەت بووینە باشە. ثم يحضرهما الموت دري بلان كاتي سلمرجي فيضاراني في الوصية. تمشاك او خطراتك يا لبيش مرجي دري كره كانم اغاتان لي بدبين خوتن او مارون كي دابش كان ادي خوش كان نار مدنوا انا زوانايت ما عندني فيضاراني في الوصية لسلمرجي وصيته شي دكات او يست الظلم استمع فتجب لهما النار. شويني ناوندي جهنمي بواسطة أو وسطي. سبحان الله. يعني أو خطرياتك يا لو رحمتي إخوات النبي أو بابتا سادنيا والله خوز جناحة السادة بعد ما نكاك هذا برو نوجش كت حل دبيتن بلام أوا تمشاك إخواي جرب بنس
فەرزی کردیا خوای گەورە بەنەس عقوبەکانی دانا ئەو کەسانی کەوا میراتی نادەن ئەو کەسانی کەوا مستحقن بەو شێوەی کە شەرع داینایە تطبیق کرێتن عەدالەتترین یاسایە کە دوو بەشی لە بۆ پیاودانە بەشەشی لە بۆ ئافەتی دانا لەبەرەوەی پیاو نەفەقی لەسەرە پیاو پێویستی لەسەرە بەڵام ئافەت ئەوەی لەسەر نیە چونکە ئافرەت شووی دەکاتن دەستەکەن کابرایشکە ئەو نەفەقی دەکاتن ئەو بەخێوی دەکاتن بەڵام پیاو دەبی ئافرەتش کە بینیتن ئەو ئافرەتەکەی بەخێو بکاتن لێرە شەرع دوو بەش لەوە پیاودانە بەشەکی لە بۆ ئافەتدانە بەڵام لە چاوچۆکی پیاوەکان جاروەیە حەزیان لێ بەشی ئافرەتەکەش دەبن جا کە بەشی ئافرەتەکەت برد ئەو مەسیرتە کە خوای گەورە باسی کردیا